سڵاو عزیزان، چۆنن جەماعەت؟ باشن؟ هەموو شتێک باشە؟ هەموو شتێک پێرفێکتە یان پێرفێکت نییە؟ وابزانم لایڤەکەی خۆمە بینم جارە یەک کۆپیشی لێ بکەم بینێرم بۆ غەریبی. ئەگە بەخێر بێن سەرچاوم هاتن، ئەگە بەخێر بێن سەرچاوم هاتن. تۆزێکەوە سینتا هەموو بەڕێزانێک کۆ بنەوە لە دوایی ئاچنە ناو قسە باسەکان. زۆریش کاتان ناگرم بەڕاستی، هەروە 10 دقە 15 دقەم بدەنێ. ئەگەر شتم بۆ نێت وەکو برجی بۆ لوان بەڕاستی، تێگەر شتیشم بۆ هات ئەوەی تە بەحسێکی ترە. ئەوە جی ئەوە بە ئەمە تۆزێک چاکتر کرد. ئەوە باش. هەمووتان بەخێر بێن ئازیزان، خۆشەویستانی ئارام ئەحمەد، ڕێزم بۆتانێ. کۆمەڵێشتم لای خۆم وەکو سەرخەتداناوە بۆتان باسەکەم کە عیلاقەتە سەر سنوورەوە هەیە و عیلاقی بەسەر ئەو تەقینەوەوە هەیە، ئەوەی کە باردخانەی پێڵێن چی پێڵێن لە دەڤەری سلێمانی، وەشان بۆ باسەکەم. زۆر برادەریش نامیان بۆ نردوم بازنووس هەندێشتی بڵاو کردبووە لەسەرەوەی کە پاڤڵ و قوبات کێشیان هەیە و کەسێکەیەکە لە نووسنگەی قوبات تاڵەبانیە بە ناوی مامەسا عەتا گوایە ئەو ڕای کردو و فیلاری کردو و چی ئەڵەم بابەتانە. سیزاین چۆنە ئەزیزانی ئارام ئەحمەد؟ یعنی منتقی تیان نییە ئێوە دوای 30 ساڵ گوێ لە میدیای پاتیەک، یعنی خۆش نییە ڕاستیەکە. یعنی ئینسان ئەم کە لەسەرەکە بە شان و ملیەوە نووساوە، ئەگەر 35 ساڵ 37 ساڵ کورە 40 ساڵ تۆ لە یەکێتی و پارتی تێنەگەیوە، تۆ گوێ لە میدیای پارتی و بازنووس و نازانم جادانێکی تریان هەیە زەردێکە وەزانینی پاراستنە، خۆزگە ناوەکەی بیرەکەوتەوە. ئەزیزان لە هەموو ژیانیە من بەشەرم بینیوە مەسەلەن ئەڵێن جاجارە درۆوەکە، باش نییە جاجار درۆوەکە، بەڵام ئەمانە هەمیشە هەر درۆوەکەن. یعنی یەک کات نابێ بەڕاستی کە ئەوە نەکەن کە ڕاست بۆ بن، ئەمە بۆ خۆی کێشەکەیانەوە. لەبەرەوە ئەو شتانە بەڕاستی هیچی وای نییە و ئەسڵ ئەساسی نییە ئەو شتانە و درۆ دەلەسێ و تەواو کرد و کرمانجی و شتێکی ئەو تۆ نییە. باش ئەو ئێستا هەرویستم هین کەم خۆشەویستانم وستم بە ئەوە بکەم ئیتر ئەسمەناو بابەتەکانەوە وردە وردە تاوەکو ئەو سەرەتای قسەکان بۆ با بڵێ. باسی چێ؟ کوێ نابێ بە قوربان نابێت. من باسی ئەوانە بۆچی بکەم کاک؟ ئەوانە چین تا ئینسان باسییانکە؟ من چۆن ئەسڵەن چۆن لە ڕوێ باسی ئەوانە بکەم کاکە؟ من ئەزانین چۆنە، من نایشارمەوە، من لەش فرۆشم لە شاسوار و لە جەماعەتەکەی پێ باش دەباسی واگە دەیت. یعنی هەر بە سروشتی خۆم ژنێکی لەش فرۆش قوربانیە، لە حقیقەتە قوربانی نظامێکە. لەبەرەوە من هەمیشە لەش فرۆشم لە جەماعەتی شاسوار و ئەو ژنێک کە تۆ باسەکە زۆر لەلام شەیفتن لەوان لەڕاستی. ئەوە تاکید بوو. باشە خۆشەویستان، من وردە وردە ئەوە بۆ نایەک ئەگەڕام کە بلۆچێکی پیا کێشم، بەڵامی تر جارەقەی ناکە با جوێنەکانی بابارەزی خۆی مشکلە نییە. پەروەردەی وایە، دایک و باوکی وا پەروەردەیان کردووە، کەسێکیش کە پەروەردەی وا بێت ئەبێت هەر گوێنیت. ئازیزان ئەرەوەڵا خاڵی گیان تقریبان 7 دانە کیلۆم کەم کردووە، 92 کیلۆ بووم، ئێستا بووم بە 85 کیلۆ. ئەرەوەڵا نایشمێ قەڵەو بمەوە بەڕاستی، ئەگینا تەندروستیم باشە، بەڵامی تر خۆم حەزەکەم بەڕاستی وابم. یعنی زۆر قەڵەویش کاکە تووشی 1000 بەڵاتەکە لەواقع، ئەوە لەبەرەوە ئەوەم کردووە.
ئیتر نازانم ئایا قەڵەویەکە باشە ورگی ئەوای لێ بێت و یان تۆزێک زەعیف و تۆزە چست و چالاک بی باشترە بەڕاستی لای بەکاکە قەڵەویش بە ئەمە نایە بەخۆ هەرچەندە ماوەیەک هین بە میتر وەکو خۆم لێتەوە بەڵام بەرحاڵ ئێستا باش ئازیزان من ئەسمە ناو قسە و باسەکان بە کورتی هیوادارم کە بتوانم کۆمەڵی زانیاریتان بدەمێ کە هەموو کەسێک نایزانێت من لە ڕابردووە ئەگەر لەبیرتان بێ باسم لەسەرەوە کرد کە حەمەی حاجی مەحموو بۆ پاراستنی ستورەکانی ئێران لەگەڵ باڵێن ڕۆژهەڵات و باشووری کوردستان لە شیای سوورێن کاکەوێتە باکووری هەڵەبجەوە بنکەی داناوە و لە بانی بنۆک هێزی بڵاو پێکردووە هەمووتان لە بیرتانێکەوە کاتە من ئەو شارەم باس کردو و هەمووتان گوێتان لێ بووە و ئەگەر کەسێک ماوەی گوێی نەبوو بێ ئەوە ئێستا گوێتان لێیەکە دەمێکەوە ئەوە هەیە ئێستایش لە چەند ڕۆژی ئایندەیە کە کەسی مەیدانی کە زانیاریەکانی بۆ من ناردووە لە شاخەکانی سنووری هەڵەبجە دەیان چەکدار بۆ پاراستنی سنوورەکانی ئێران بڵاویان پێکراوە و سەرجەمیشیان ئەمانە کوردن واجلی کوردیان لەبەرایە و جامانیان بەسەرەوەیە و جامانە لە ملیانایە و مشکیان پێەیە چوزانم هەمەنەوە کە ئەمانە لەسەر سنوورەکان ئەو شوێنانی کە بە تایبەتی ئەکەونە نێوان ئێران و عێراق واتە باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان لە دی ڕۆژهەڵاتی هەڵەبجەوە ئەو چەکدارانە بڵاویان پێکراوە هەتا ئەگاتەوە مانتیقەی تاوگۆزی بۆ باشووری هەڵەبجە چەکدارەکان لە گوندەکانی گریانە بۆیەن دەرەتوێ هەتا کۆساوا و سازانیان کۆنتترۆل کردووە هەروەها لە قەمان و وەزگێڵ کاکەوێتە ناوەڕاستی شاخی شنەروێ بنکەیان داناوە و ئەمانە بەس لەو شوێنەیە چەند مەفرەزەیەکن لە گوندی بۆیەن دەوترێ ژمارەی چەکدارەکان سەروی 100 چەکدارن و خەریکن ئەشکەوتەکانی ناوچەکە فراوانترەکەن بۆی کە لەوێ بارگۆ بنە بپێشنەوە بۆیەن لادەیەشی بێ ئاوە بە هەموو لادێکەوە بیرێکیان هەیە ئێستا ئەم چەکدارانە زۆر بە ئازادانە ئۆتۆمبیلی گەورەی هەڵکەندنی بیریان بردووە لەوێ بیرێکی تریان لێداوە بۆ خۆیان ڕۆژانە ئەو چەکدارانە زۆر بە ئازادانە بە ماتۆر دەشتە ناو بازارەکانی هەڵەبجەوە و ئەو پێداویستیانەی کە هەیەیان بێ هەمویان ئێکڕن و ئەیبەن بۆ خۆیان بەکارهێن خودی یەکێتی لە هەڵەبجە وای بڵاو کردبووە کە ئەم چەکدارانە سەر بەپەکەکەن و لە ناو خەڵکیشدا ئەڵێن ئەمانە دیموکرات و حیزبی دیموکراتن بەڵام هەردوو دەنگۆکە ناڕاستن و من قسەم لەگەڵ حیزبی دیموکرات کردووە و لەگەڵ پاکەکەش قسەم کردووە کە ئەڵێن ئەو چەکدارانە چەکداری ئێمەنی بەڵام بەپێی بەدواداچوونەکانی بەندەی مخلیستان واتە خۆم ئەو چەکدارانە سەرجەمیان جاشەکانی کۆماری ئیسلامین کە کوردن و لەو دیوەوە بە چاوساخی یەکێتی هێنراونەتە ئەو ناوچانە بۆ پاراستنی سنوورەکانی ئێران لە دەستی ئەو حیزبانی ڕۆژهەڵات کە ئەگەر بچنەوە بۆ ئەوێ بۆ شەڕ و ئالەم بابەتانە خۆ هەمووتان ئەزان کە عەزیزانی من کورد جاشی لێ نابڕێ بەڕاستی یعنی سەیرە لە باکووری کوردستان بە ملیۆن جاشەیە کاکە لە ڕۆژئاوای کوردستان ئەنە کەسەی جاشەیە کەسە بە بنەماڵی بازاری و میتی تورک و ئالەم بابەتانەیە سەردەمی خۆشمان لە باشووری کوردستان وەکو هەمووتان ئەزانن عەزیزان لە 10 کەس 7 کەسی جاش بوو ئێستا ئەو جاشانە هەمان بوون بە پێشمەرگە و شۆڕژگیر و دیوەخانانە و بازاریان گەرمە ئێبەخوا لە ڕۆژهەڵاتی شاکاکە گیان نیوەی زیاتری جاش و ئیطلاعاتە هەمووتان ئەزانن ئەوە تا کۆمەڵی ئەوەی کە نۆشەیدەکەی لیاوە ئەڵێ وەڵای ئێمە و کوونەمان لێدا بوو ئەوەندە چاڵ بوو ئەوەندە قورسایی لەسەر بوو ئێران نەی ئەدۆزیەوە بەڵام 3 مانگ بەر لە ئێستا یەکێ لە پێشمەرگەکان تەسلیم بووە بە ئێران دیارە ئەوەی کردووە تۆ سێری ئەو حیزبە قەشمەرەکە تۆ 3 مانگ بەر لە ئێستا پێشمەرگەیەکت کە ئەو شوێنەی زانیوە کە ئەم پێشمەرگانی تیا شەید کراون کە ئەو جێگەی زانیوە خۆی تایە بۆ تەسلیم بۆتەوە تۆ شوێنەکە خۆ نەگۆڕی شوێنەکە نەگۆڕی بڵێ بابە من جاشێک پێشمەرگەم تەسلیم بۆتەوە ئێستا هەچی نهێنیە بە ئیطلاعات کەواتە ئێران ئیشی لەسەرەکە باش نییە هەموو پێشمەرگیان لێوە داناوە تا هەرمان قەتوعام کران باش نییە بۆیە بەداخەوە کە کورد زۆر حەزی لە جاشایەتێ بۆ پارە ساڵانەیە بێ بە کۆمەڵە دەبێتەوە بە جاش ئەبێ بە حیزب دیموکرات دەبێتەوە بە ئیطلاعات و کاتی خۆشی لە شاخێکی پارتیان بە هەمان شکل بوو ساڵانێ بوو بە پێشمەرگەیەکێتی یا پارتی یا کۆمەڵی ئەمان دوێ هاتەوە بوو بە جاش بۆیە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بەداخەوە کە خەڵکێکی زۆر جاشن ئیطلاعاتن و ئیش بۆ ئەوانەکەن و ئەیان بینین بە ڤیدۆ کە چۆن بە چەکدار هەمیان ئەڕۆن و وێنیان گیراوە بڵاویەکەنەوە و گوایە ئەمانە بە جمهوری ئیسلامی ئەپارێزن و جاشە کوردیشن بۆیە بەپێی بۆشونەکانی من ئەمانەی کە لەو سنوورانە هەمویان دابەش بوون لەو سنوورە هەر هەمووی جاشە کوردەکانە کە ئێران لەوێ دایناون
ئێستا ئەتوانم بڵێم کە زۆرێک لە ناوچە شاخاویەکانی هەڵەبجە لەلایەن جاشەکانی ئێرانەوە بە تەواوی کۆنتڕۆڵ کراوە. ئێستا ئەتوانم بڵێم کە لەوێشەوە بۆ بەرەوسنووری پێنجوێن ئەکشێن بۆی بتوان هەموو ئەو زنجیرە شاخە بەمانەی کەلیمە کۆنتڕۆلی کەن کە کەس نەتوانێت هاوچێت یاکە. ماوەیەکی دیکە وەژبەی دیکەی ئەو چەکدارانە دەهێنرێنە باڵام بۆ شنروێ سوورێن شاخەکانی ناوچەی هەورامان کە هاوسنووری ئێرانن بە تەواوی ئەو شنانە کۆنتڕۆڵ ئەکەن، چونکە ترسیانەیەکە حیزبەکانی ڕۆژهەڵات هاتوچۆ بکەن لێەوە و بچنەوە بۆ ڕۆژهەڵات و لێ شەڕی جمهوری ئیسلامی بکەن. طبعا ئەم زانیانە کەس باسی ناکات، کەس خۆیان لە قەلە نانکەن بۆتان باسەکەم بەڕاستی، چونکە شتەکان مەیدانین و شتەکان دروستن لە حەقیقەتا و خۆشیان ئەزانن من هەرچێ بخەمە ڕووزەنەری هەمووی هەر لە 100% ڕاستم، قەت شتێک ناڵێم کە مەسئول نەبم لە قسەکانی خۆم. اینجا لە باشووری هەڵەبجەشەوە لە گوندی کەوتە کە ئەم بەری بەحرەکەیە ناوچەی نەوڕۆڵیە، ئەو بەری بەحرەکەیش ناوچەی تاوگۆزیە. لەویا هاتوچۆی بەلەم و ڕاوچی و ماسیەکە ماسیگرەکان سوودار کراوە، ئێستا هیچ کەس و بەلەمەوانێک بۆی نییە لە بەحرەکەەوە بسەبت دەبەردەم گوندی کەوتەوە هاتوچۆ بکە و بۆ دەربەن زەنگی و گوندەکانی چنار و مۆردین و نەیجەڵەوە ئەمانە لەویا بڕۆن و بێن و سەرقاڵی ئیشوکاری خۆیان بن. ئاوا بڕوات پاسەوانی سنوور تەقەی لەکە و نقمی ئەەکەن باڵێن، ئەنی هەر کەسێ بۆ جۆرە بڕاوە ئیشی لەکە. هەماهەنگی هەیە بەڕاستی. بۆیە لەو دیوی لە دیوی ئێرانیشەوە گوندەکانی سیمان و بەوڕۆڵ و هەنجیرگ و ژاڵە و شێخان و چاوک ئێران بە تەواوی ئەمانە چۆڵی کردوون بە نمونە و ئەویش بزانەکە بەرنامەکانی چۆن و ئەوێ چی بکە و بە دانیشتوانەکەی وتراوە بۆتان نییە بگەڕێنەوە گوندەکان و هەر لەو شوێنانە سوپای پازاران زۆری بڵاوی پێکراوە و بەردەوام لەڕێی درۆنی چاودێریەوە چاودێری ڕووبانی سیروان و ئەو ناوچانە ئەکەن. ئەمە کۆمەڵە زانیاری بوو کە ویستم هەمووتان بیزانن کە ئێران خەریکی چییە و ئەم شەڕەیش ئەمڕۆ ئاشتی و ئەمڕۆنی وە شەڕ ئەوەیانەوێ بەڕاستی لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە کە هەمیشە بە ئێوە وتووە لە یەکەم کاتێک قسەکردنەوە ئێران دوو ئەگەری لەبەردەمایە، یان ئەوەیە لەگەڵ ئەمریکا ڕێکەوتنی تەواوکە بەپێی بەژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل و نەبێتە هۆی هەڕەشە بۆ سەر بەژەوەندەکانی ئیسرائیل، یا ئەوەیە کە لە ناوی ئەبن، یا ئەوەش کە نەشەڕ نەئاشتی ئاوا بۆ خۆی درێژە ئەکێشێ، خۆ ئەمانە بەلایەن و ئاساییە، چونکە هەمیشە ئەمریکا و هاوپەیمانەکانی یان کۆمەڵێک دەوڵەت ئەوەی کە لە شەڕدا لە نائارامیە پارە و سامان بەیەکەوە ئەنێن و نەوتەفرۆشن و ئەواکەن هیچ کاتێ لە ئاشتی و لە ئارامیە بەدەستی ناهێنن. بۆیە ئەکرێ بە مانگانی تر و ساڵ ئەم شەڕە هەر ئاوا دێژەی بکێشێ، ماوەیە ئاشتی، ماوەیە لێ بدەن، ماوەیە ئاشتی، ماوەیە پیا بکێشن، هەر ئاوا بەڕاستی بەردەوام بێت. لەبەرەوە بەژەوەندەکانن وا ئەخوازێن لە واقعا. لەسەر مەسەلەی بارودخانە ئەوەی کە لە سێمانی تەقێنرایەوە من ئەوەم ئاگالەیە و ئەیزانم کە سوپای پازارە ئەڵێ ئێمە کردومانە و ئەیزانم کە پاڤڵ تاڵەبانی بەیاننامێکی دەرکردووە ئەیتر کۆمەڵی خەڵک وتی بەزم و ڕەزم و فەرتەنە و ئەوەڵا پاڤڵ دژی ئێران ئەوەی کردووە لە کاتێکا بە یەک وشە لەو بەیاننامەیە پاڤڵ تاڵەبانی باسی ئێرانی نەکرد. بەڕاستی یعنی بە یەک وشە باسی ئێرانیتیان نییە. بەڵام خەڵکی ئێمە ئەو سروشتەی هەیە کە مەسەن لە پەرداخی ئەوە مەلاکات. جارێ ئەوە گریمان کە ئێران ئەڵێ ئێمە کردومانە، ئەو بارودخانەی خۆشی بوو تەمانەمە کۆن لەسەر حیزب بەحسا هەر هەبووە بەڕاستی. چێتیا بووە، چەکی چێتیا بووە، باشە فڕۆکەی بێ فڕۆکانی چێتیا بووە کاک. من بە ئێوە ئەڵێم ئێرانیش کە ئەڵێم من لێم داوە درۆکە بەڕاستی. پاڤڵ تاڵەبانیش ئەزانەیە کە ئەو کارەکاری ئێران نەبووە، چونکە ئەو شوێنە کە پێڵێن بارودخانە زۆر شتیتیا بووە کە هی خودی ئێرانە بەڕاستی کە دایناوە بۆ هەش کاتێک کە پێویستکە هێرشکا بۆ منتیقانە بتوانێت بەکاری بهێنێ. لەبەرەوە بەدەستی خاڵی هەندێک میدیا هەیە، جا میدیای کوردی ئازیزان، چونکە بە پارە ئیشەکەن ئیتر نییە کە شتێک ڕوو ئەدا ئەیکەن بە شتێکی عەجیب و غەریب، ئەوی پاڤڵ تاڵەبانی بەیاننامەی دەرکرد دژی ئێران و ئەوە لە کوێ دژی ئێران دەری کردووە کاکە. ئەگەر بە یەک گوشە باسی ئێرانی کردبوو ئەوە
ئەڵێ مەڵای ئێوە ڕاستەکەن کاکە لەسەر دژی ئێران ئەگەر پاوەڵ تاڵەبانی بەیان نامەی دەرەکرد ئەبوایە بوتایە بیوتایە ئێمە ئەزانین کە ئەو ئیشە ئیشی جمهوری ئیسلامیە و ئاوا ئەکا لە ناوچەکەیە لە هەورێ لەکوێ و ئێمە قبوڵی ناکەین و ئێمە تەحملمان سنووری هەیە و ئێران ئەبێ ئەوە نەکا بە یەک وشە باسی ئێرانی نەکردووە کاکە ئێوە بۆ خۆتان تێکداوە لە خۆتانەوە بۆچی ئێوە گوێ لە کۆمەڵی میدیای چاواشەگرن کە نۆکەری یەکێتیە بۆ خۆی لە خۆ قساکە کاکەچ شتیوان نییە بەڕاستی شتیوان نییە لەبەرەوەی ئەبێ ئێوە لە شت تێ بگەن لە شت تێ بگەن هەر لە خۆتانەوە بەڕاستی قسە نەکەن بۆیە من نەک هەر باوەڕم بە قسەکانی پاوەڵ تاڵەبانی نییە ئەسڵەن من وەکو ئارام ئەحمەد پێم وایە هەر لەگەڵ ئێرانیشی نییە باباش بزانین چونکە پاوەڵ تاڵەبانی خۆی ئەزانێ کە کێ باروتخانەی ئاوا لێ کردو تەقانیەوە ئەو هەموو سوتەمەنی ئەو ئۆیتیا بووە بەڵام ئێرانیش کاتێک ئەڵێ من ئەوم کردووە ئەڵێ بە ئەگەر وانەڵێم دیارە زۆر نزیک بۆ تۆ ئەمریکا لە سنوورەکانی ئێران بۆیە ئێوە ئاوا چاواشەکاری بکە ئەگەنا وانییە کاکەم شوێنیکە لە باروتخانەکەی یاوە و ئاوای لێ کردووە و تەقاندیەوە و چیشتی تیا بۆ هەموو سووتێنرا و گەڕەکەی نازانم شەو ڕۆژێ ئەو گەڕە هەروە تا کۆنتڕۆڵکرا نازانم ئاوا بەردەوام لەبەرەوە زانیاریەکان لە ئێمە مەنەن وەرگرن نەک لە میدیای پارتی وێشێتیەوە میدیای پارتی وێشێتی درۆزنە لە حقیقەتە وەکو لە سەتەرینەکە پێم وتن من دەیان کەس نامەی نردووە ئەڵێ کاگادام ئەوە زانیاری هەیە ئەڵێن ئەو مامۆستا عەتایە ڕای کردووە ئەوە پاوڵ و قوبار شەڕیان و کاکە وانیە براک وڵای نەڕای کردووە نەشەڕ و باز نویسە کاکە باش نییە ئێوە نابێ کاکە عەزیزانی ئارام ئەحمەد خەڵک یەکجار ئەڵێ زستان ساردا ئینسانی ئاقەڵ پیاوی ئاقەڵ ژنی ئاقەڵ کچ و کوڕی ئاقەڵ و ئەقڵمەند بە هیچ جۆرێ باوەڕ بە میدیای پارتی و بنەماڵی بازاری و میدیایەکێتی ناکە ئەمان درۆکەن درۆکە هەتا باوەڕی پێ بکەن ئەمان ئاوان دەڕاستیە هەر درۆ ئەکەن بەڕاستی ئیشێتن هەر درۆکردن نەخۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمە ئەوە پاشان گوێم لە ژنێکەوە بوو قسەیە کرد ئەیوت ناوەکەیم دا خۆم نووسی بوو تخوا ناوی چی بوو ناوی بەنازە باش نییە لە مەسەلەی تەربیە ئەوانەیە هەمووی بۆ تەواویکەم بە دوو سێ ئەوەشکەم ئەڵێ بەهۆی بێئاگایی مامۆستاوە خوێندکاران لە ڕێژکەی خۆیان لایەنداوە بەڕاستی ئەوە وانە بەهۆی بێئاگایی مامۆستاوە نەبووە خوێندکاران لە ڕێژکەی خۆیان لایەنداوە بەڵکو لەبەر ئەوەیە کە ئەم دەسەڵاتی پارتی وێچێتی خەڵکی نەشیاو ئەخاتە شوێنی شیاوە بەڕاستی واتە خەڵکی شیاو ناخاتە شوێنی شیاو بە پێچەوانەوە خەڵکی نەشیاو ئەخاتە شوێنی شیاو ئێمە لە سێمانی دڵشادێکمان هەبوو کە بەڕێوەبەری گشتی تەربیە سلێمانی بوو کەسێکی شەریف و کەسێکی باش بوو بەڕاستی لەسەر زەویەکانی زەراعی بەکرەجۆ کە یان بە مەلا یاسینی گۆرەوی فرۆش یان بە فەریدون کە ئەو یان بۆ دوانە بۆ خۆیان بدێن فەریدون عەبدولقادر ئەڵێم یان بۆ دوانە ئەوە بوو هەموو هەوڵی خۆیە کە ئەو زەویەی بەکرەجۆ باش نییە نەدرێ بە دوو بازرگانە ساختە چیە بەڵام ئەوە بوو یەکێتی و پارتی دایان بۆ دوانە هیچ چارەیەکی نەما هەستا ئیسیقالیە ئێستا لە دوای ئەو هەتیوێکیان هێناوە ئەزانی ئارام ئەحمەد کە دوانە بە بەڕێوەبەری گشتی تەربیە سلێمانی پێشمەرگەی یەکەی هەفتا بووە وەرن لیتە بێن بیکەن بەسەری ئارام ئەحمەد پێشمەرگەی یەکەی هەفتا بیت بوو هێن لە یەکەکەوە بووکەن بە بەڕێوەبەری تەربیە سلێمانی باشە ئەبێ خوێندکاران چی ئیسفادەیەک لە کەسێکی ئابۆ جۆرە بکەن ڕاستی بۆیە خەتای تەلەبەوشن مەگرن باش نییە یاوە مەزان کە بێ ئاگایی مامۆستایە نه بێ ئاگایی بەڕێوەبەرەکانیانە لە حەقیقەتە نەک بێ ئاگایی مامۆستایە باش نییە بۆیە بەشی ڕۆژهەڵات تەمان دوو زۆنە ئەوەی کە لە سێمانە بێ ئەزانێ بەشی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوایە بەشی ڕۆژهەڵات ئازیزان دایانە بە ژنێک خوشکەزای خودی شێخ جەعفەرە وەکو ئێمە زۆرمان لە شێخ جەعفەر هەڵتڕان بێ لەمەوەی ئەم 35 ساڵەیە جێگی سەرۆکی هەرێم بوو سەرکردایەتێکێتی بوو پۆستی هەبووە چۆ خوشکەزایەکی هێناوە کە دوێتی بە بەڕێوەبەری بەشی ڕۆژهەڵات بەشی ڕۆژ ئاوایش ئەم بەناسخانەیە کە خۆی ئەم قسە ناکە لە ماوەیە لە مەحزەلەیەکە ئاگام لێیە تایاری سەگرمەی هێناوە وەڵا تایاری سەگرمە توانیوێتی قرتاسیە بە هینەکەیان بۆی بیا بە تەلەبۆشی ئالەم بابەتان لە کاتێکە
یەک دوو ساڵ بەلێ ئێستا بووکەی بوو ئەم تاری سەرگرمە شەقی لە مامۆستا هەڵداوە بەڕاستی. تاری سەرگرمە خۆی دزە، خۆی جەردەیە، خۆی چەتەیە. ئەچن ئەم دزی و جەردانە ئەهێنن وەڵا قورتاسیە یاوە نازانم قەڵەم و دەفتەر و فڵان و شدایەتی بە تەربیەکەیان و ئەوەی تە زۆزەی پیاوی چاکەوە هەدێ. با قسە نەکەم بەڕاستی لەبەر هەندێک ئەعتیبارات دادێکین قسە ناکەم بەڕاستی لەبەر هەندێک ئەعتیبارات هەندێک قسە هەیە نایکەم. ئەگینا ئەتوا ئەزانم زۆر شت هەیە بێڵێن لە حەقیقەتە. لەبەرەوە تۆ کاتێک دزێکی وەکو تاری سەرگرمە ئەهێنی باشە یەیت ڕێزی لێ ئەگریت و ئەمەی ئەیتر دەست و گوایە ڕێزدار و ئالەم بابەتانەیە ئیتر دەمی ئارام ئەحمەد مەکەرەوە بەڕاستی. باش نییە بۆ ئەوەی کە پشتی هەموو ئەو شتانە هەڵ نەدەمەوە لە ئاسی کوردستانە و نەتانکەم بە پۆڕی خوراوە بەڕاستی. لانی کەم کە ئێوە دامەزراون لەم دوو بەشەی تەربیە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوایە بە بێدەنگی دانیشتن پارەکانتان بخۆن ئیتر قسەم مەکەن. ئەوە لە میدیا دەرمەکەون باش نییە. ئەوە لە میدیا دەرمەکەون بۆ ئەوەی کە پاشەڵتان هەڵ نەدەمەوە بەڕاستی. دانیشت بە دەردی خۆتانەوە دانیشن ئێوە باش نییە. من چۆنە بێ بڕوان بە کچێکە بێ کە خوشکەزای شێخ جەعفەرەوە ئەو دایناوە ئەمە ئەتوانێت تەربیە بە قوتابیان و بە مامۆستایان و چی و ئالەم بابەتانە ئەم بەڕێوەبەرە ساختەکارانە یا ئەوەی بەڕێوەبەری تەربیەکەتان کابراایەکی لە هێزی هەفتاوە هێنابێتان بۆ ئەوێ لە یەکەی هەفتا بوو بێ لەبەرەوە دانیشن کاکە. من تەنها ئەو زانیاریانم بە ئێوە بەخشی هیوادارم کە سوودی هەبێ باوەڕ بۆ شتانم مەکەن ئازیزانی ئارام ئەحمەد لەسەر سنوورەکان ئابۆ جۆرەیە ئێستا پڕ بووە لە جاشی ئێران بەجلی کوردیەوە باشە ئیتر کوردەبۆرەیە خۆخەدانی زۆر بەمان زۆربەی جاشە ئازیزان و ئەوەی بەیان نامەکەی پاڵژەمە قسەی خۆمم کرد قارەمانەتی نییە هیچ نییە وە خۆ مەکەونە سەر ئەمەلە با باش بیزانن ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان یەکێتی نیشتیمانی خودی باوەڵ تاڵەبانی حەقی ئەوەم نییە جمهوری ئیسلامی لە غەرغەرابێ و بڕوخێ پاوەڵ هەسێق ئەو قسانە بکاکاک. ئەجینا هەتا جمهوری ئیسلامی جوزەی مابێ هەتا چرکەی مابێ هەتا بتوانێ ئاوا بە حاڵ بجوڵێ پاوەڵ نایەرێ ئەو قسانە بکات. هەتا تورکیا بتوانێ بە حاڵ کلکی ڕاوەشێنێ بنەماڵەی بازانی ناتوانێ یەک قسە دژی تورکیا بکات. ئەگەر ڕۆژێ لە ڕۆژە یەکێتی و پارتی توانیان سربەخۆ بن و لە ژێر هەیمەنەی جمهوری ئیسلامی ئێران وەکو یەکێتی یان پارتی وەکو ئەوەی تورکیا لە ژێر هەیمەنەی ئەم دەوڵەتە بێنە دەرەوە من هیچ کێشەیەکم نامێنێت لە کوردستانە و من پێم وایە ئەو کاتە حکوومەتیشتان ئەبێ و ئەو کاتە کۆمەڵێ شتیش هەیە کە ئەوانە نامێنێ بۆ لەبەرەوەی کە چیشت لە باشووری کوردستان ڕوو ئەدا ئێران و تورکیا لە پشتیوە ڕاوەستاون باش نییە. یەکێتی و پارتی تەنها ئەرکی ئەوان جێبەجێکەن. ئێران چی ئەڵێ یەکێتی ئەڵێ بەسەر چاو تورکیا چی ئەڵێ پارتی ئەڵێ بەسەر چاو باش نییە. ئەگەر یەکێتی توانی ئێستا پاوەڵ تاڵەبانی بەیاننامەیە دەرکا بڵێ من جمهوری ئیسلامی ئەمە لە تۆ قبوڵ ناکەم تۆیەی ئەو ناوچەیە دەسەڵاتی ئێمە بۆ دومانەکەی ئێمە ئەمە قبوڵ ناکەین ئێمە سەبرمان بسوێ ئەماکەین و ئەواکەین منە بم بە یەکێتی باشە من ئەبم بە یەکێتی خۆشەویستانی ئارام ئەحمەد باش نییە کاکە دڵنیا بن لەوە بم بە یەکێتی بزانم ئەتوانن کاکە نە شتیوان نییە لەبەرەوە عەقڵ بن عەقڵ باشترین شت عەقڵ بوونە. لە کۆتا قسەمە من جوابی گوێنفرۆش نادەمەوە بەڕاستی ئەوەی کە جوێنی بە دایکممە دڵنیام کە دایکی خۆی وایە دڵنیام هیچ گومانم نییە بەڕاستی و دڵنیام کە دیئێنئێنی خۆی کە کوڕی باوشی نییە. ئەوەی کە جوێنی بە خوشکمدا دڵنیام خوشی خۆی وایە بەڕاستی باشە و دڵنیام هەموو بنەماڵەکەی وایە بەڕاستی. ئەوانەی کە جنان بە مندا لەم لایڤەیە من وەکو خۆی جوێنەکان نادەمەوە بەڵام لە 100% هیچ گومانم نییە دایکی خۆیان خوشکی خۆیان هەموو بنەماڵەکەیان غەرقن لە فەسادیە لە بێئەخلاقیە لە بێڕەوشتیە لە دزیە نانی بێشەرەفی ئەخۆن نانی بێناموسی ئەخۆن بەڕاستی نۆکەری پارتی وێچێتین وە خەڵکانێکن کە شیری سەگیان نەخواردووە چکە شیری سەگ بەڕاستی گەر شیری سەگ باشێ لەو شیرێک ئەوان خواردوێنە باشە کاکەجان. لەبەرەوە من قساکەم زانیاری بڵاوکەمەوە ئەگەر کەسێ قسەکانی قوبوڵ نییە زانیاریەکەمی قوبوڵ نییە ئەتوانە بڵێ ئارام ئەحمەد قسەیتان قوبوڵ نییە ئەتوانە بێ مناقەشەم لەگەڵاکە بەڕاستی دەرگای گفتوگۆ هەمیشە لای ئارام ئەحمەد کراوەیە
بۆیە ئەو کەسانی کە گوێن ئەدەن بە دایک و خوشک و بنەماڵەی من ئەوە خۆیان دایک و خوشک و بنەماڵیان بەربادە بەڕاستی بەربادە بەمانای کەریمە باش نییە ئەوانە سەرتۆپی بڵاوکردنەوەی فەسادی و بێڕەوەشین بەڕاستی بنەماڵەکەیان کانگای سێکسی حرامە بۆیە ئاوا گوێنەدەن بە دایک دایکی من لە کۆڕەوەکەەوە بردو دایکی من باش نییە تۆی گوێنی پێدەی کاتە خۆت لە بنەماڵێکی ئاوای بەڕاستی ئەو بۆیە ئاوا گوێن من گوێندانی ئیشی پیاوی مەرد نییە لاقەتە شێ زۆر پیاوە بڕۆڕی خۆم بێتەوە بەڕاستی کار 24 ساعتە بەم وڵاتانەوە بە هۆڵندا ئەگەر ڕێمێ مەچم یەک پیا باوتەنە بەڕۆڕی خۆم بێتە نەبجێ گوێن بدا بەڕاست گوێنکەی پیاوە پشکۆم بتەکەەوە ئەیش مەسەر ئەکاونتەکان فیکە خۆشەویستانی ئارام ئەحمەد هەمووی فیکە ئەکاونتەکان چونکە پیاونین لەبەرەوەی چی لەبەرەوەی سەر بە عایلێکی فاسدن لەبەرەوەی ئەگەر بە ناوی خۆیانەوە بێن قسە بکەن خەڵک ئەیناسیە کە چ ماڵەکە کە کوڕی چ ژنێکە وەکی خوشکی کێیە باوکی کێیە دایکی کێیە قەت نایەن بە ناوی خۆیانەوە قسە بکەن هەر هەمووی فیکە یەک گوێن ئەدا لەبەرەوەی بۆ لەبەرەوەی کە عایلەکان هەمی خەڵکی دگل دان خۆ حافظ بێ ئەزیزان بەڵایش بۆ شێعر کاکە خۆ شێعری فۆلکلۆر هەر هەمووی هەروایە بەڕاستی کاکە هەر دووشی ئەوەوە شێعری فۆلکلۆری پێیا بووە لێ قوربانی ئێوە خواتان لەگەڵ ئایزانی ئارام ئەحمەد هەر ئەوەندە بەز بوو ویستم بە لە خزمەتی ئێوەیە ئەو قسانە بکەم حقیقەت لێرەوەیە گوڵ لێرەیە لێرە هەمومان سەماکەین خواتان لەگەڵ خۆشەویستانی ئارام ئەحمەد بەخێر حرمەتم بۆتانەی سەر چاوان